بە درێژایی سەدەی ڕابردوو رادیۆ شادەماری میدیای بیستراو بووە لەلایەن خەڵکیەوە بە هایخۆی هەبووە بووە بابەشێک لە کەلتوری ژیانی ڕۆژانە. لەبەر گرنگی ئەم دەستگایەشە کە ساڵانە لە ڕۆژێکی دیاریکراودا یادی دەکرێتەوە و ئەو ڕۆژە بە ڕۆژی جیهانی رادیۆ دانراوە. لە سەرەتادا رادیۆ تەنها بۆ کات بەسەربردن بەکارهێنراوە، دواتر لەلایەن حکوومەتەکانەوە بۆ پەخشی بەرنامە و هەواڵ بەکارهێنراوە. لە ئێستاشدا کە جیهان بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆوە بینیوە و تەکنەلۆژیای گەیاندن قەڵەمبازی گەورەی هاوێشتووە، لای بەشێک لە خەڵک کە تەمەنێک یادگاریان لەگەڵی هەیە رادیۆ هەر خۆشەویستە و هۆگرین. لە شێستەکانەوە ئەم بەبیرم دێ کە ئەوەندی ئەمن بەبیرم بێت لە گوندێکی وشی گوندی ما کە ئەمراوەیە یان دەوروبەرن بەسێنن بین داروسەلامە یان ڕەزانە یان ڕێژدورە لە ئەو مانتیقەیە بگەڕابای هەمووی لە گوندەشی دوو رادیۆ هەبوون، ئەو پەڕی یان یەک رادیۆ هەبوو. ئەو رادیۆیە بەکاردەهات شەوانە خەڵک دەهات لەوێ ماڵێدا ئەنیشت ژن لە دەنگ و باسی ڕاگرت و لە تەمسیلات ئەکرا، قسەی حەنتیکە ئەکران وەکو بەرنامە هەبوون گوێن ئەدایە. من ئێستاش بە من بی لە ماڵێ تەلەڤیزیۆنی قەپاتکەم رادیۆ بکەمەوە. ئەلعام لێرە رادیۆی بەکاردێنم بە زۆری. لە مێژووی کووردا و لە شۆڕشەکانیدا رادیۆ کاریگەری زۆری هەبووە، هاوڵاتیان لە ڕێگەی رادیۆ پەیامەکانیان پێگەیشتووە و هۆشیار کراونەتەوە. هەنووکە بەهۆی زیادبوونی هۆکارەکانی گەیاندن و بەرفراوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان رادیۆ زیاتر لەلایەن شۆفێرانەوە لە ناو ئۆتۆمبیلدا بەکاردێت. هەر بۆیە فرۆشیارێکی رادیۆ ئاماژە بۆ دەدات لە ئێستادا فرۆشی رادیۆی ماڵان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. بەڕاستی فرۆشی رادیۆ زۆر کەمە، ئەوەی کە ئێستا کە دەشێتن زۆرتر داوای رادیۆکان ئەو رادیۆ نوێەکان دەکاتنەوەی کە فلاش تێدا نەک بۆ ئەوەی کە گوێ لە رادیۆ بن زیاتر بۆ ئەوەی بەکارهێنانی فلاشەکەی لەسەر رادیۆدا. دەستپێشی کارەکەشم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دەستم بەکار کردیە کاری رادیۆ و تەزیل و تەلەڤیزیۆن ئەو شتانم کردێ. بەرا ئێستا ئەوانە بەکار نەمان، رادیۆ دەوری نەمایە، ئەوەی زۆر بەکاردێت ئاماژەم پێکرد لە ناو ئەوەیە سیارەیە زیاتر بەکاردێت نەک لە شوێنەکانی دیکە. ڕۆژی سێزدەی شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی رادیۆ دانراوە و ماوەی 5 ساڵە ئەم یادە دەکرێتەوە. یادەکەش لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سربەنەتەوەی گرتوەکانەوە بەڕەسمی ناسێنراوە. ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پەروەردە و زانست و کللتور یونسکۆ ڕۆژی سێزدەی شوباتی وەکو ڕۆژی جیهانی رادیۆ دیاری کردووە. ئەو هەڵبژاردن و دەستنیشانکردنەش بۆ ڕۆژی سێزدەی شوباتی ساڵی 1946 دەگەڕێتەوە، کاتیایدا نەتەوەیە گرتوەکان یەکەم پەخشی رادیۆی خۆی دەست پێ کرد. کاریگەری و گرنگی رادیۆ وای کرد کەوا یونسکۆ ڕۆژێک بۆ جیهانی رادیۆ دیاری بکات بۆ ئەوەی زیاتر هاوڵاتیان وشیار بکرێنەوە و هەماهەنگی لە نێوان ڕاگەیەندکاران دروست ببێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزای سۆران.